الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان دارانو خواناساني زور بريس إسلامي عزيز من كديني دنيا وقيامتا قورترين دعاء وداواكاري إيما لخواي پروردگار من أويا ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڵام ئیسلام پێمان دەڵێ وریابە بەهۆی ژیانی کەم و کورت و کۆتایی دنیا ئیمانەکە لەدەست نەدەی، چونکە لە دەستدانی ئیمان پەنا بەخوای پەروەردگار یعنی بەدبەختی هەتایی. گەنجانی ئەصحاب الکەهف کە ئێمە لە شەو ڕۆژی جومعەدا وەکو موسڵمان هەمیشە سوورەتی ئەلکەهف دەخوێنینەوە. ئەم بابەتە گرنگانەی تێدایە. هەموو هەفتەیەک تۆ دەبێ بە خوێندنی سوورەتی کەهف و گوێگرتن لە سوورەتی ئەلکەهف بیری ئەوەت بکەوێتەوە ئاگاد لە ئیمانەکەت بێ، ئاگاد لێبێ ئیمانەکەت سەلامەت بێ. پەروەردگار لە سوورەتی ئەلکەهف ئایەتی 20 دەفەرمێ إنهم إن يظهروا عليكم يرجموكم أو يعيدوكم في ملتهم ولن تفلحوا إذن أبدا. کاتێکەوە پەنان بۆ ئەشکەوتەکە برد و خوای پەروەردگار ڕەحمەتی خۆی بەسەرا ڕژاندن 309 ساڵ خەویان لێکەوت. کاتێککە خەبەریان بۆ هەستیان کرد برسیانە وتیان پارەیەک بەرن و لە بازاڕی شاردا یەکێکتان بڕوە، بەڵام زۆر بە وریاییەوە. ئاگادار بن کەس نەتان ناسێتەوە. ئەو کەسەی دەچێت خۆراکمان بۆ دێنێ زۆر وریا بێ، نەچێتە هەموو شوێنێک، بڕواتە کۆڵانێک بازارێک شوێنێکی نانکڕین کەوا خەڵک نەیناسێ لە پێشترە. إنهم إن يظهروا عليكم، چونکە دڵنیابن ئەگەر بێت و ئەو کافرانە کە ئێمە لە دەستی ئەوان ڕامان کردووە، ئەوان لە بیر و بۆ چوونی خۆیاندا ئەوە هێشتا زمانی پاشای پێشووە کە ئەمان لەبەر بێدینیەکەی ئەو ڕایان کردووە. ئەگەر بێت و دەست گیرمان کەن، دەستمان بەسەرا بگرن و بمان خەنە زیندانەوە، یەڕجوموکم، دڵنیابن تیربارانمان دەکەن، بەردبارانمان دەکەن. ڕەجم ئەوەیە کەسێک دادەنێ بە بەرد لێی دەدەی حتا لەژێر بەردەکانە دەمرێ. تونترین جۆری سزایە. هەر بەردێکە پێیدا دەدەی خوێنێکی لێ دێنێ و ئازارێکی لێ دەدا و شوێنێکی ڕەش دەکاتەوە حتا لە ئەنجامی ئازاری یەک بە دوای یەکە ئەو کەسە لە ژێر بەربارانە دەمرێ. عەزابێکی زۆر بە شیددەت و بەهێزە. وتیان ئەگەر بێت و دەستگیرمانکەن ئەوەندە لێمان بەداخە پاشا دڵنیاین خەڵکی شار هەمووی کۆ دەکاتەوە و بەردبارانمان دەکەن و حتا لە ژێر بەردا دەمرین. ئەو یعیدوکم فی میلەتیهم، یان ئەوەندەمان ئەشکەنجە دەدەن حتا پەشیمانمان دەکەنەوە لە ئایینەکەمان و دەمانگێڕنەوە ژێر بیر و باوەڕە کۆنەکەی خۆیان، بیر و باوەڕە بتپەرستیەکەی خۆیان و پاشاپەرستیەکەی خۆیان. ئەمەش لێرەدا پێمان دەڵێ ئینسان نابێ بەغەیری خوا پشت بە نەفسی خۆی ببەستێ. ئەمانە لە پێناوی خوادا وازیان لە هەموو پلە و پۆست و دخۆشیێکی دنیا هێناوە، پەنایان بۆ ئەشکەوتێک بردۆ بۆ سەلامەتی ئیمانەکەیان. بەڵام لەگەڵ ئەوەشە هێشتا دڵنیانین. ئەڵێن مرۆڤ ئەگە خوا پشتیوانی نەبێت نەوەک لە ژێر ئەشکەنجەدا و لە ترسی بەرباران بگەڕێتەوە دینەکەی لەدەستدا. وەلەن توفلیحوا ئیذەن ئەبەدا. ئەو کاتەکە بێدین بوونەوە دڵنیابن هەرگیزا و هەرگیز سەرفراز نابن. بەختەوەریتان لەسەر داخرا. ئەمڕۆ سەردەمی ڕزگاری ئیمانە. ئەوە تا دوو بابەتیان بەراورد کرد بە یەک. کەسێک بەردبارانی کەی لە ژێر بەردا بمرێ، کەسێکیش لە دینەکەی پەشیمان بێتەوە هەموو خەڵاتی دنیای بدەیتێ. بەڵام ئەو کەسەی لە ژێر بەربارانەکەدا دەمرێ ئەگەر بە ئیمانەوە بمرێ بەختەوەری خیامەتە. بەڵام بۆیە وتیان ئیذەن، سەیری وردەکانی قورئانکەن بەڕێزان. ئیذەن یعنی لە ئەمەیاندا لەن توفلیحوا ئەبەدا، هەرگیزا و هەرگیز بەختەوەری بە چاوی خۆت نابینیەوە. ئەگەر دینەکە لەدەستدا با هەموو پلە و پۆستی دنیات پێ ببەخشن، با هەموو خانووی دنیات بدەنێ، با موچەی باڵات بۆ ببڕنەوە چونکە تۆ پشتر لە دین و پەیامی حەق کردووە. بەڵام لەن توفلیحوا ئەبەدا، هەرگیز بەختەوەری بە چاوی خۆتان نابینن، قەت دڵی خۆش بە خۆتانەوە نابینن، هەرگیز لە جەهەنەم ڕزگارتان نابێ. ئیذەن بۆ ئەمەیانە، یعنی هێشتا ئێمە خۆمان لە کافر دەپارێزین،
ناوت با چیمان لێ دەکەن لێمان بکەن بێمنەتین نەخێر ئیحتیاتی خۆمان وەردەگرین بە حەزەرەوە دەچینە بازار وەکو مسلمان گوێل نین خۆمان تەسلیم و ڕادستی دوژمن ناکەین چیمان لێ بکا لێمان بکان نە حتا بۆمان بکرێ خۆ دەپارێزین بەڵام ئەگەر گیراین ڕەجممان کەن و بەربارانمان کەن و لەژێر بەردا بمرین باشترە لەوەی کەوا بگەڕێنەوە بۆ کوفر بۆ بیر و باوەڕی پێشووی ئەو قەومە نەزان و بتپەرست و نەفام و پاشا پەرستە دنیاییە چونکە ئەو کاتە بە ئەمەیان سەرفراز نابین بەوەیان شەهید دەبین بەڵام بە ئەمەیان بەختەوەری دنیا و قیامەتمان هەتا ئەبەدەن لەدەست دەدەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چەند فەرمودەیەکا دەچینە خزمەتیان باسی ئەوەمان بۆ دەکا لە سەردەمی بێدینیدا لە سەردەمی بڵاوبوونەوەی بێدینێکی زۆر لە ناو خەڵکیدا ئەی موسڵمان ئەگەر دەتەوێت ئیمانەکەت سەلامەت بێ ئەم خاڵانە ڕەچاو بکە لە فەرمودەی یەکەما پێمان دەفەرمێ إذا كانت الفتنة فأخف مكانك وكف لسانك سەیری وردی فەرمودەکانیشکەن بەڕێزان نافەرمێ إن كانت الفتنة ئەگەر فتنەی بێدینی ڕوویدا نە ئیذا یەقینتان هەبێت سەردەمێک دێتە پێشەوە بەخوا ئیمان وەکو پشکۆیەکی ئاگر وایە ئەبێ ڕۆژانە وریابی ئیمانەکە لەدەست نەدەی دڵت دەسووتێنێ لە زۆر شت مەحروم دەبی لە زۆر شت بێبەش دەکرێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی موسڵمانان ڕۆژگارێک ئەمە بەخۆیانەوە دەبینن ئەگەر بێدینی ڕووی کردە وڵات میلەت تواگەل لە خۆت بێ دوو شت بکە بۆ ئەوەی کەوا ئیمانەکەت سەلامەت بێ یەکەمیان فەئەخیف مەکانەک باش شوێنەکەت نادیار بێ مەبەستی ئەوە نییە کە تۆ لە گۆشەیەکی شوێنێکا بژی کەس نەزانێت تۆ چێی نا تۆ موسڵمانی دەچێ ناو خەڵکەوە تۆ پێویستە بانگەواز بۆ دینی خوای پەروەردگار بکەی بەڵام فەئەخیف مەکانەک واتە هەوڵ مەدا بۆ پلە و پۆستی دنیایی لەسەر حیسابی ئیمانەکەت زۆر جار دەکرێت جەنابەت واز لە ئیمانەکەت بێنی واز لە مزگەوت و عیبادەتەکەت بێنی و پلەیەکی زۆر بەرزت دەنێ موچەیەکی باڵات بۆ ببڕنەوە لە شوێنێک منداڵەکانت دابمەزرێنن بەڵام نە فەئەخیف مەکانێک نەوەڵە ئەم گومناویەی خۆم بەخوا ئەمەم پێ باشترێ ئێستا ئێمە لە ماڵی خۆمان وتار دەدەین والله زۆر پێمان باشترە لەوەی لەژێر سای ئەوقافی هەولێرا وتار بدەین و وتاری جومعەمان بۆ بنێرن وەکو مەلایەکی ئەڵقە لە گوێ بیخوێنینەوە نەخیف فەئەخیف مەکانەک با تەنها بین لە ماڵی خۆماندا گرنگەوەی ئیمانەکەمان سەلامەت بێ گرنگەوەی مێژووی سپی ژیانمان ڕەش نەبێ بە قسەت دەکەین ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم واز لە ناو شوهرەت و شوێنی قەرەباڵغ و گەورە بێنە لە ماڵی خۆتا دانیشە بەڵام ئیمانەکەت سەلامەت بێ وەکوفە لیسانەک ئاگاد لە زمانت بێ چونکە لەوە چێ کوفرێک بەدەم تا بێ پەنا بەخوا هەموو دەفتەری ئەعمالەکەت ڕەش کاتەوە لە چاکەدا ئەمڕۆ خەڵکێک دەبینی بە ئاشکرا پەنا بەخوای پەروەردگار وشەیەک دەردەپەڕێنێک کە کوفرە بۆنی کوفری لێدێ هەر گوێشی لێ نادا ئاگاد لە زمانت بێ وشەی کوفری پێدانەیە دووەمیان عوقبەی کوڕی عامر دەفەرمێ عەرزی پێغەمبەری خوام کرد صلی الله علیه وسلم یا رسول الله من نەجات ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تخوا ڕێگەم نیشاندا ئەگەر سەردەمی فیتنە و بێدینی هات بەچی ئیمانەکەم سەلامەت دەبێ فەرمووی بە سێ شت سێ ئامۆژگاری عوقبەی کرد بۆ هەموومانە بۆ منیش و بۆ تۆی مسڵمانیشە فەرمووی ئەمسک عەلەیکە لیسانەکە ئاگاداری زمانت بە نەیفەرموو لەکە عەلەیکە نەیفەرموو قسە مەکە قسە بکە ئەو قسانەی کە بۆ دنیا و قیامەت سوودیان تێدایە بەڵام عەلەیکە هەر قسەیەک ئیمانەکەت لەکەدارکە هەر قسەیەک کەوا ببێتە مای بێدین بوونت هەر قسەیەک کەوا ببێتە پشتیوانی بۆ زاڵم و ستەمکارێک کە میلەتەکەی بەدبەخت کردووە هەر قسەیەک کەوا غەیبەت بێ بوختان بێ چاکەکانت بە ئاشکرا باڵانسەکەت بۆ خەڵک دەنێری و ڕەسیدەکەی خۆت بەتاڵ دەکەیەوە ئەگەر لێبێ ئەمسک عەلەیکە لیسانەک ئەگەر لەو قسانە بێ زمانت لە ئەستی ئەوانە پارێزە بۆی دینەکەت سەلامەت بێ بەخوا خەڵکەیە تەسبیحاتی زۆرە ڕۆژی سونەتیشی هەیە و ئەهلی شەو نوێژی شەو جەماعەتیش لە مزگەوت دەیبینی بەڵام هەل لەگەڵ یادانیشە لە مەجلیسێکە یا ڕەبی خوا پەناماندا بەخوا ئەوەی بە ساڵێک کۆت کردوێتەوە لە یەک دانیشتنی سەعاتیدا 520 دەکاتەوە لە دراوسەکەیەوە لە ناسیاوەکەیەوە لە ئەهلی گەڕەکەکەیەوە لە خزمەکەیەوە زەممی هەر هەمووی دەکا جایان غەیبەتە یان بوختانە قسە دەجێڕێتەوە هەموو چاکەکانی خۆی بەو خەڵکە دەبەخشێت تۆش ئەگەر لەگەڵ یادانیشی ئەوانی تۆش دەڕوە ئاگاد لە دینەکەت بێ ئاگاد لە زمانت بێ
دووەمیان وەلیەسعکە بەیتوک، دڵت بە ماڵی خۆت خۆش بێ. وەڵی ئیشی ضرورن نەبێت دووسێ ئیش کۆکەوە براکەم ئەمجا یەکجا بچۆ بۆ بازار. تۆ ضرور نییە هیچ ناوێت دەچێنە ئەو بازارەت چاوت بەرەڵا دەکەی، تووشی نەزەر دەبی، تووشی ڕوانینی حرام دەبی، وەڵا تووشی بێ قەناعەتی دەبی، کاتت بە فیڕۆ دەدەی. وەلیەسعکە بەیتوک، دانیشە لە ماڵەکەی خۆتا، دڵت بە ماڵەکەی خۆت خۆش بێ، ماڵی خۆتت پێ گەورە بێ. سێمیان وەبکی عەلا خەتیئەتیک، بۆ گوناهەکانی خۆت بگری، خۆت پێ ئەولیا و ساڵحین نەبێ، خەڵکیشت پێ ئیبلیس نەبێ، ڕۆژانە باسی عیبی عاری ئەم و ئەو مەکە، دەتوەز سەیری خۆت کە بۆ گوناهی خۆت بگری. لە قیامەتە خۆی پەروەردگار لەسەر خۆت محاسەبەت دەکا، لەسەر هەڵەکانی خۆت. بەڵام ڕەمبێ دەسەڵاتت بەسەر خەڵکان نەڕۆیش پێ، تۆ بانخوازێک نەبوو بی، دەسەڵات دارێک نەبوو بی، گوناهی ئەو خەڵکە لە ئەستۆی تۆدا نەبووە، بەڵام گوناهەکانی خۆت لە ئەستۆی خۆتدان. وەبکی عەلا خەتیئەتیک، بۆ گوناهەکانی خۆت بگری. لە فەرمودەی سێمە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ سەلامەتی ئیمانمان فەرمووی: یوشک أن يكون خير مال المسلم غنم يتبع بها شعف الجبال ومواقع القطر يفر بدينه من الفتن. نزیکە سەردەمانێک بێتە پێشەوە، يفر بدينه، پێمان دەڵێت تۆ لە کەس ناترسی، نە دوژمنایەتی لەگەڵ خەڵکا هەیە، نە ناحەزی لەگەڵ خەڵکا هەیە، نە قەرزاری خەڵکی، نە منەتباری خەڵکی، بەڵام خۆت دوورە پەرێز دەگری. باشترین شوێنێک بۆ پاراستنی ئیمانەکەت فەرمووی کۆمەڵە مەڕێک دێنی، کۆمەڵە مەڕێک دێنی بە خێویان دەکەی بۆ ئەوەی محتاجی دەستی خەڵک نەبی، بۆ ئەوەی بێکار نەبی. ئیسلامی ئێمە ناڵێ لە شکەوتێکە دانیشە بێکار بە. ساحەب ماڕ مەڕووماڵات هەم خۆی بە عیزەتەوە بەسەر بەرزیەوە دەژی و خواردنی تەندروست دەخوا، هەم شتێکیش پێشکەش بە بازار دەکا لە خۆی زیاد. واتە تۆ ئینسانێکی کارای، بەڵام لەبەرەوەی دینەکەت سەلامەت بێ، تۆزە خۆ لە خەڵک لە قەڵەباڵغی دەپارێزی بە دیار کۆمەڵێک مەڕووماڵاتەوە دادەنیشی لە شوێستانەکان یان لەو شوێنانەی کەوا مێرگ و گوڵ و گوڵزاریان تێدایە و جایەکی خۆشیان هەیە و مەڕەکانتی لێدە لەوەڕێنی. بۆ وا دەکەی یەفر بدینه من الفتن، تەنها لەبەر ڕزگارکردنی دینەکەت. چاولێ لە کەس ناترسی، دوژمنایەتی نییە، قەرزار نی، نەخۆشی دەرونی نییە بە قەرەباڵغی قەڵز بی، بەڵام تەنها لەبەر سەلامەتی دینەکەت. ئەمڕۆ تۆ شەوڵ بدە دەستت بە کارێکەوە بێ، لە شوێنێکە سەرقاڵی کارەکەی خۆت بە، بۆ ئەوەی کەوا دینەکەت سەلامەت بێ. بەڵێ بۆ پاراستنی ئیمانەکەت تەنها دوو شوێن بناسە. یەکەمیان ماڵی خوا، مزگەوت. بەڵام کام مزگەوت؟ ئەو مزگەوتەی کەوا کەلامی حەقی خوای پەروەردگاری تێدا وەکو خۆی پێشکەش دەکرێ، نەک ئەو مزگەوتانەی کەوا بۆردی وتاری هەینی وەزارەتی ئەوقاف لە هەولێرەوە جومعانە بۆ مەلاکانی دەنێرێ. بڕۆ بە دوی مزگەوتێکا کە مامۆستاکەی بێمنەتانە دینی خوا بە حەق دەگەیەنێ، لە ئینتەرنێتەکەتەوە، لە فەیسبووکەکەوە، لە یوتوبەکەەوە گوێ لە وتارێک بگرە کە بۆ خوا درابێ، نەک بۆ موچە. دووەمیان ئاگاد لە ماڵەکەی خۆت بێ، وەلیەسعکە بەیتوک. ئامۆژگاری ڕەسوول الله صلی الله عليه وسلم ڕوحم بە قوربانی خۆی و ناو ڕێبازی بێ، فەرمووی ئاگاد لە ماڵەکەی خۆت بێ. ماڵەکەی خۆت یعنی شوێنی کارەکەشت، یعنی شوێنی کاسبیەکەت. دڵت بە ماڵەکەت خۆش بێ، دڵت بە شوێنی کار و کەسابەتەکەت خۆش بێ، دڵت بە شوێنی ئیشکردنەکەت خۆش بێ. مادام کەسابەتی حەڵاڵی تێدا بەدەستدێنی، چاوورد مەکەوە لە پارەی حرام، چاوورد مەکەوە لە موچەی بندیوار، چاوورد مەکەوە لە موچەی ئەم حیزب و ئەو حیزب، چاورد مەکەوە لەوەی کەوا لە پڕێکا بی بە کوڕێک بە پارەی غەش و تەزویر و خەڵەتاندنی خەڵک. وەلیەسعکە بەیتوک، دڵت بە ماڵەکەی خۆت خۆش بێ، ئەگە دوو ژووریش بێ، ئەگە بچووکیش بێ، ئەگە خانووەکەت 100 مەترەدا، چاو لەوە ورد مەکەوە بیکەی بە ڤیلایەکی 1000 مەتری، بەڵام دینەکەتی لەسەر دانەی، بە پارەی حەڵاڵیش بۆ نەکرێ. چاو ورد مەکەوە معاشەکەت لەواتێ 500,000 بێ، لەواتێ بیشیکەی بە 2 ملیۆن و بە 3 ملیۆنیش، بەڵام دینەکە لە خەتەردا بێ. نە، وەلیەسعکە بەیتوک، دڵت بەم ئیشە کەمەی خۆت خۆش بێ و چاوەڕێی بەرەکەتی خوای پەروەردگار بکە. هەروەها بۆ ئەوەی دینەکەت سەلامەت بێ لەم ظروف و زەمانەدا، لا تتعمق في العلاقات الاجتماعية. مسلمانی بەڕێز ئاگادار بە زۆر ڕۆ مەچۆ لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکاندا. ئاگاتان لە بابەتەکە بێ، من ناڵم تەرکی بابەتە کۆمەڵایەتیەکان بکە، بەڵام لا تتعمق، ڕۆ مەچۆ لە بابەتە پەیوەندیە کۆمەڵایەتیەکاندا. چونکە کۆڕ و دانیشتنی ئەمڕۆ بەشی هەرە زۆری یەکەمیان فەوضەویەتون ليس فيها موضوعات نافع ومفيدة. بەخوا زۆری دانیشتنەکان، کۆڕەکان کە جەنابەت کاتی خۆتی تێدا بەسەر دەبەی،
زۆریان بابەتانی شتێدا باز دەکرێن هیچ سوودێکیان نیە، نە بۆ دنیا نە بۆ قیامەت. نە زانیاریەکت زیاد دەکا، نە زیکرێکی خوات کردووە، نە چاکەیەکت کۆ کردوێتەوە، نە ئەمرت بە چاکە و نە هیلە خراپە کردووە، نە شتێکت نەزانیەوە و دوو قسەی جوان لە مەجلیسێکە لە پیاوێکی معقولەوە فێر بووی. زۆربەی ئەو مۆزوعانەی ئێستا ئێمە باسییان دەکەین و کەس فڵانشت بە کوڵاومان ناپێوێ، بڕواتان بێ هەموو شتی بێسوود و بێ قازانجن. دومیان المەدیح الزائف الغالی لصاحب الدعوة، دەچی بۆ دعوەتێک کاکە هەرچی دعوەتی کردی مەڵێ بەڵێ بەسەر چاو قوربان دێم وەڵا دعوەت کراوم سنەتە ئیجابەی دعوە بکەیت. ناوەڵا نەوەڵا دەجاری وا دەبێ بچی کابرا بەخواسەی دەکەی وەکو پێویست نییە، نە دینەکەی نە ئەخلاقەکەی نە کار و کەسابەتەکەی وەکو پێویست حەڵاڵ نییە و ڕوو لە دین نییە، ئەبێت دنیایەک مەدحی بکەی دوعای خێری بۆ بکەی بە باڵایە بخوێنی ئەمە پاریوەک لە ماڵەکەی خواردووە. ئەگەر ئەوەندە تێکەڵاو نەبی تووشی ئەو مەدحە بەتاڵەش نابی کە پێویست نەبوو. سێمیان خلاف عقیم چوارەم خلاف عقیم سەقیم، هەروەها تووشی کۆمەڵێک خاڵی سێم خلاف عقیم سەقیم، دادنیشی لە مەجلیسێکا بووی بە 5 کەس 10 کەس 15 کەس سەی دەکەی گفتوگۆیەک دروست دەبێت لەسەر شتێک بابەتێک دێتە پێشەوە، ناکۆچیتان لە نێواندایە. ئەم ناکۆچی هیچ بەرهەمی نییە، ئەو دەڵێت لە شەڕی فڵان و فڵاندا وەڵی فڵان کەس پێم خۆشە سەرکەوێت، ئەوەی تریان دەڵێن ناوەڵا بەڵگەم هەیە فڵان کەس هەر دینەکە زەرت دەکا سەرکەوێت، ئەو تریان وەڵامی دەداتەوە. دێ ئەم خلافە ئەم جیاوازی بیر و ڕایە عقیم سەقیم نەخۆشە نەزۆکە بەخوا بێ بەرهەمە خۆتی لێ پارێزە. چوارەم بە وشەی بریندارکرد هەستت بریندار دەکەن، کابرا قسەیەک فڕێ دەدا ئەزانێت تۆ پێن ناخۆشە، وەڵامی دەدەیتەوە تووشە ڕەقسە دەبی، وەڵامی نادەیتەوە دڵت ئازار دەدا، ئەگەر زۆر تێکەڵاو نەبی تووشی ئەو هەست بریندارکردنەش نابی. پێنجەمیان موقف يفسر بالإذلال والإهانة، کەسێک قسەیەک دەکات لە ناو مەجلیسەکەدا ئەگەر بێدەنگ بی وا گومان دەبا کە تۆ ترسنۆکی، کەوا تۆ مداهانەت کردووە و لە دڵەوە بڕوات وایە فڵان شتەوانێ بەڵام ئۆباڵی ناحەقت کێشاوە، ئەگەر قسەش دەکەی لەوە چێ زەرێکت پێ بگەێنێ لە شوێنە قسەی خراپت لەسەر بکە. شەشەمیان مشاهدة ثقيل متكبر فاجر، بەخوا تووشت دەبێت بە تووشی ڕەزا قورسێکی خۆ بەزلزانی بەدکردار، ئیوا لەو مەجلیسانە لەو دعوەتانە بانگ دەکرێت کە تۆ چووی وەڵای هەر بە بینینی دەم و چاوی بە بینینی ڕوخساری تەکەبور و خۆ بەزلزانین و خۆبادانەکەی بە کردارە ناشیرنەکانی بە قسە بەدەکانی بەخوا دڵت دەژیرێ، بەخوا دێیتەوە نەخۆش کەوتووی. حوتەمیان دڵتەنگ دەبی، ژیانت بێبەرەکەت دەبێ، چونکە هەمووی باسی خۆی دەکات. ئێستا لە مەجلیسێکا دانیشە ئەو دەڵێ ئەوەم خوارد و ئەو دەڵێ ئەوەم کڕی و ئەو دەڵێ سارەکەم وار لێ کرد و ئەو دەڵێ خانووەکەم گۆڕی، وەڵی تۆ لە ماڵی خۆتە عیبن نەبوو، وا لێدێ خۆت پێ بەڕاستی فەقیر دێتە بەرچاو، قەنەعەت لە دڵ هەڵدەژیرێ، ئەو کاتە دڵت تەنگ دەبێ، وەڵی بەرەکەت لە کاتدا نامێنێ، بەرەکەت لە ماڵتدا نامێنێ، فریا ناکەوی. ئەی چی بکەی بۆ سەلامەتی ئیمانەکەت؟ وەرە ڕووبکەرە قورئان، هاودەمی قورئان بە، وەرە کاکە قورئانێک لەبەر دەستی هەموماندایە، بەخوا ئەم چاپە جوانە هەمووی تەجوید کراو، تەفسیری کورتت دەوێ هەیە، تۆزێ درێژت دەوێ هەیە، زۆر درێژت دەوێ هەیە، وەڵی پارەی دەعوەتێکی ناخواردنە بکا باشترین تەفسیر دەکڕی لە ماڵەکەتە هەتا هەیە سەدەقەی جاری دەمێنێتەوە، ڕۆژانە لەگەڵ قورئانە 10 ئایەت بێنە و تەفسیرەکەی بخوێنەوە، 10 ئایەت بێنە و 5 لەبەرکە، تۆ لەگەڵ قورئان نابژی، لە جیاتی خەڵک وەرە لەگەڵ ئاشنای قورئان بە، وەرە لە سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم شارەزا بە، وەرە ئەم هەموو کتێبە هەیە، کتێبی ئەدەبیات، شعر، ڕۆمان، شتی بەسوود، وەرە بخوێنەوە، وەرە تەسبیحاتی خوا بکە کە دادەنیشی لە جیاتی کۆڕی خەڵک زیکر و باسی خەڵک دەردا، زیکری خوا دەوای دەردانە. تۆ بۆ نەخۆشی بۆ دڵ و دەرونی خۆ دێنی بە باسکردنی خەڵک لە مەجلیسە، وەرە دانیشە بە تەنها تەسبیحاتی خوای پەروەردگار بکە، لەگەڵ هەموو سوبحان اللهیەکە، لەگەڵ بینینی هەر چڵەجیایەکە، لەگەڵ بینینی هەر گوڵێکە، لەگەڵ بینینی هەر دیمەنێکە، یەکسەر گەورەی و عەزەمەتی خوا بێنە بەرچاوی خۆت و لە ناخی دڵ بڵێ سوبحان الله، لەگەڵ ئەو هەموو خەڵات و بەخشەی کە بەیاد تا دێ بڵێ الحەمدولله، بڵێ الله ئەکبەر. وەرە هاوکاری ماڵ و منداڵەکەی خۆت بکە، وەرە هاوکاری خێزانت بە، وەرە هاوکاری مناڵەکانت بە، وەرە کاتی ئیمتیحانات بوو سەعیان پێ بکە، لە دەوریان بە، وەرە سیلەی ڕەحم جێبەجێ بکە، سەردانێکی خوشکەکەت بکە، سەردانێکی براکەت بکە، سەردانی دایک و باوکت بکە، سەردانی خزمێکی نزیکی نەخۆشت بکە، بەڵام دەڵام سیلەت الڕەحم نەک سیلەت اللەحم، بە دووی دەعوەتا مەگەڕێ. کابرا ئیشێکی نییە وڵا بڕۆین سەردانی ماڵی فڵان کەسی خزمم بکەین،
ئەمە دەچێنەوەی نان دەخۆی بەڵام ئەگە هەژار بێ بەخوا باوەڕ ناکەم سەری لێدەی سیلەی ڕەحم بێ بەس لەبەر خوا بزانی دڵی پێت دەکرێتەوە دڵی پێت خۆش دەبێ فەرەحی بە دڵیادێ نەخۆشیەکەی لەسەر سووک دەبێ خۆ ئەگەر زانیت براکەت خوشکەکەت خزمەکەت کاکە هەژارە خوای پەروەردگار نەیبڕێتەوە تۆزێ گیرفانت گەرمترە ئەلحەمدوللا کاکە دەست بە گیرفان تاکە لەگەڵ سەردان و سیلەی ڕەحمەکەدا تۆزی گیرفانەکەشی ببوژێنەوە لەم بێموچی ئەم حکومەتە زاڵمەی هەرێمی کوردستان و عێراقی ناوەندا کەوا باری خەڵکیان ئاوالێ کردووە دەتۆ خزمەکانت لەبیر بێ ئەمە سیلەی ڕەحمە ئەم سەردانانە هەڵبژێرە دانەدانەی گەوهەربار بەڵام واز لە هەموو کۆڕ و کۆمەڵێک بێنە کەوا هەرچی بانگت کا و زانیت لە شوێنە چوار کەس کۆبوونەوە تۆش خۆتی تێمەکە بۆ کوڕکچەکانیش لە هاوسەرگیریەکەتدا ئاگال لە ئیمانەکەت بێ بەخوا ئیمان سەلامەتی تۆ لە کاتی هاوسەرگیریەکەدا دەکەوێت کچانێک هەبوون زۆر باش بوون دینی زۆر باشیان هەبوو شویان بە کوڕێک و بە ماڵێک کرد کە دینی تێدا نەبوو وەڵی بینیمانە لەچکەکەشی فڕێدا بەخوا وازی لە نوێژەکانیشی هێنا وازی لە کۆڕی قورئانەکەش هێنا وازی لە دەرسی تەجویدەکەش هێنا ئاخری ئیمانەکەی لەدەستدا لە هاوسەرگیریە بەڕێزم کاکی بەڕێز کوڕی خۆشەویست وریان نەبی بەخوا دینەکە لەدەست دەدەی هاوسەرگیری بەهەشت و دۆزەخی تۆیە بۆ کوڕیش و بۆ کەچ ئەگەر دەتەوێت ئیمانەکەت سەلامەت بێ لە گرنگترین پرۆسەی ژیانتدا کە هاوسەرگیریە ئاگات لێ بێ بزانێت چی هەڵدەبژێری ئەی کچ لە شوکردنەکەتدا ئیمانەکەت دەردەکەوێت ئایا ئەو کوڕی شووی پێ دەکەی هەر لەبەر ئەوە بەدڵتەکە جوانە بڕوانامەی باڵایە دەوڵەمەندە زێڕی زۆرت بۆ دەکا کوڕی ماڵی فڵان کەسە سارەی ئۆتۆمبیلەکەی زۆر گران بە هاوبەرزە ئەمانە کاتێک سوودت پێ دەگەیەنن کە ئیمانی لەگەڵدا بێت ئەگە خوا دەکا کوڕە جوانە قۆزەک دەوڵەمەندەکە خاوەن بڕوانامە بنە ماڵەکە دیندار و خواناس و ئەهلی قورئان و مزگەوتە ئەوە نورون عەلا نور یەخوا پیرۆزت بێ بەڵام ئەگەر ئەمانەی هەموو هەبوو دینی نەبوو وەڵی بەختەوەرن ناکە وەڵڵا ئەوانە لێت دەبنە بەڵا وەڵڵا هەر بەهۆی ئەو شتە مادیانەوە بەدبەخت دەبی لە کۆتاییدا و دینەکەشت لەدەست دەدەی دینه وخلقه پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ تۆی کچ بۆ تۆی وەلی ئەمری کچ باوکو دایکی کچ فەرمووی چاول لە دووشت بێ دینه دین زۆر زۆر گرنگە وخلقه ئەخلاقیش قایمەیەکە ئەوەی کە کۆ دەبێتەوە لە کوڕێکا کە هەڵی دەبژێری بۆی لە دوا ڕۆژە ئیمانەکەت سەلامەت بێ سێشتە یەکەمیان درۆزن نەبێ ئامان شوو بە درۆزن مەکە چونکە زەوتی ناکەی هەتا درۆیەک دوو پینەکەی بۆ دەکات درۆیشکەی پێداپۆشێ دڵپیز نەبێ دڵپیز نەخۆشی دەرونی هەیە غیرەی جوان و شەرعی جوانە نیشانەی غیرەتی پیاوە بەڵام یاخوا هیچ ئافرەتێک کچێک تووشی نەبێ بە تووشی پیاوێکی دڵپیسەوە دڵپیز نەخۆشی دەرونی هەیە قەت ناهێڵی ئیسراحەت بکەی وەڵی لەوە چێ ئیمانەکە لەدەست دەی سێمیان ڕەزیل و چروک نەبێ وەکەوەی کە دەست بڵاوی خراپە ڕەزیلی و چروکی و ئەنگوت ژمێری وەکو کورد دەڵێ ئافرەت لە ناو دەبا بۆیە بۆ سەلامەتی ئیمانەکەت لە کاتی هاوسەرگیریتدا سەیری دوو شتی کوڕەکە بکە دینه وخلقه خلوقەکەشی ئەخلاقەکەی بەس ئەم سیانەی تێدا نەبێ ئەوانی تر چارەسەر دەبن کە دیندار بوواتە عەرەق ناخوا کە دیندار بوواتە قومار ناکە کە دیندار بوواتە خەڵک نافرۆشێ کە دیندار بوواتە خۆی نافرۆشێ لە ئەخلاقیاتیشە درۆزن نەبێ دڵپیز نەبێ ڕەزیل نەبێ داواکانم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوای ئیمانمان سەلامەت کەی یا الله یا ڕەحمان و یا ڕەحیم ئیمانەکەمان سەلامەت کەی یا ڕەبی خوا بەهۆی بەرزی ئیمانەوە بەهۆی دینداری ڕاستەقینەوە بەختەوەری ئەم دنیا و ئەو دنیامان کەی ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار يا ربي خوا بإيمانك من تاقينا كرينوا خواي پروردگار نما خيت جيد دستي استمكارانوا جيد دست بالرحمي كساني بيدين ويا أرحم الراحمين يا ربي خوا الزلي دستي بيدينان من نكي بإسلام عزة دار كردون بإسلام وبجين بعزته وبجين بعزته وبمرين يا ربي خواي پروردگار شفای نەخۆشەکان مان بدەی یا ربی خوا ڕەحم بەدڵی دڵبەخەمەکان مان بکەی یا الله ئەوانەی نەخۆشی دەرونیان هەیە خوا ڕەحمیان پێ بکەی ئەوانەی هەر گرفتاریەکیان هەیە خوا ڕزگاریان کەی یا ربی خوایە بەم ئیسلامە جوان بووین خوایە بەم جوانێ بمان هێڵیەوە بەعیزەتەوە بژین و بەعیزەتەوە بمرین ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان و هەموو موسڵمانان و هەموو سەرزەوی و هەموو ئالی دنیا بکەی آمین 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 والحمد لله رب العالمين